فێربوونە زمانی کوردی ئەحمەد سوفی تلڤیزیۆنە ئازادیە ڕۆژاوای کوردستان بزاف ئازادیخوازە کورد پەیدا بکەیت و یەک هەلوەستی و یەک بریاری ڕاگەهاندکار و ئەحمەد سۆفی و شەڤە بوریل سەردەستێ چەکدارên میلیسên پێدە هاتە بنچاوکردن چەندین جار بەریە نەها هاتبوو بنچاوکردن و دەمێن درێژ زیندانên پێدە دەمایە. یەکەم جار ئەحمەد سۆفی ئەندامی ئەنجومەنە هەرێمیە پارتیا دموکراتە کوردستان سووریا لە ڕێکەفتە 16 ئێلونە ساڵە 2017 لە سەردەستێ یەپەکە و ئاسایشە پێدە ژمالەخوا هاتە بنچاوکردن و بۆ جەهەکی نەت دیار هاتە برن. دووەم جار ڕاگەهاندکار ئەحمەد سۆفی لە ڕێکەفتە 22 جوتمەها ساڵە 2018 دەمەک و دۆتۆمبیلە خۆ دەبوو لە سەرڕێیە ناوبەرە گوندێ بانە قەسرێ و باژارێ دێرکی هاتە بنچاوکردن بۆ دەما 6 مەهاند زیندانên پێدە دەمە لە ڕێکەفتە 6 ئادارە ساڵە 2019 سەربەستاتە بەردان. سێم جار ڕاگەهاندکار ئەحمەد سۆفی لە ڕێکەفتە 1 ئادارە ساڵە 2021 لێ خالێکە پشکنینە پێدە لە نزیکی باژارێ دێرکی هاتە بنچاوکردن. چوارەم جار شەڤە بوری ڕێکەفتە 19 سباتە 2022 ڕاگەهاندکار ئەحمەد سۆفی ئاوایەکی هۆڤانە لە سەردەستێ چەکدارên میلیسên پێدە و لێ پێشیە ماڵباتە خوا هاتە بنچاوکردن ژێدۆ هەڤە و حتاوەکە ئیرۆ تو زانیاریەک لەسەر چارەنوویساوی نەهاتیە زانین. تۆمەتە کوپەیەدە بەردەوام ئاراستەی ئەحمەد سۆفی دکێت تەعاملکردنە لەگەل میتێ تورکیا ئەو ژێ درەیە کارکردنێ لەگەل دەستگەها ئارکێ. بنچاوکردنە ئەحمەد سۆفی دەمەکێدا تێک و ئەڤە 15 ڕۆژن سەبری فەخری سەردەستێ چەکدارên میلیسên پێدە هاتیە بنچاوکردن و حتاوەکە ئیرۆ تو زانیاریەک لەسەر چارەنوویساوی نەهاتیە زانین.